وەرە چۆن چۆنی دێ چۆن وەرە هەواڵێکم پێیە هاچە هەواڵەتی بزێ ئێستا لە لای بەڕێوە بەربووم ئەیوت فەتاح حەسوور نەخۆشە نەهاتووە بۆ دەوام بەڕەبەر وایەوە ئارە وەڵڵا کۆرە باشی من نەخۆشیی شیشی ئەگەلیز نییە ئەوە ئەرجەنتینەکەی دۆڕاوە حیای نییە بێتە ناو خەڵکەوە ئەوە بەڕاستە ئەی چی ئەی بوو بە بەڕێوەبەری وتووە نەخۆشم ناتوانم بێم بۆ دەوام لەوە خۆشت نابێ وەرە چین لای بەڕۆبەر کە پێڵی لەسەر حەڵ وەزەیشی ئەوەیە یاڵا بەڕ بڕۆ فەرمووە کاتۆ باش سەرچاو فەرەج بەخێر بێن باشی باوکم ئێوە لە چیان شکر باشن باشی تۆ چۆنی وەزع چۆنە تێدەی گوزەرێنین باشی باشین دەخوا بەزیابێ فەرموون ئەڵم قوربان ئاگەڵ لە فەتاحە کورە فەتاح داماوە نەخۆشە لە ماڵەوە کەوتووە چی لە فەتاح کورت داماوە بەسەر و ژێر دایانێ بە ساقەوە بە وەرە قوربان گیان تۆ واز لەوانە بێنە کاکە گیان عەسر نییە چەپێ گوڵی جوانی گەورەم بۆ بێنن بەقسەوە بۆ بکەم کاکە عەسر خۆتان کۆکەنەوە چین سەرێکی لێ ئەخی بۆچی ئەچی وە لایە ئەی ناڵم نەخۆشە قوربان گیان نەخۆشیشی تو ئاگاو لە هیچ نییە قوربانگیان ئەوە ساختە چییە تۆ لێی تێناگەی چییە؟ ساختە چی؟ کورە ڕۆڵە ئێوە غەڵەت تێگەشونەوە پیاوی چاکە ئەوە بەڕازی لە جەماعەتی خۆمانە دووبەری شوێیە؟ هی بەڕازیل خۆمان قوربان بەڕازیلی چیەوە ئەرجەنتینە ئەرجەنتین شتیوانی ئێوە بوختانی بۆکەن قوربانگیان ئەوە ویستێتی ماستاو بۆ تۆ بکە وەڵڵا ئەرژەنتینە من ئەوانە نازانم ئەمە قابلی قبول نییە لە دایرەی من ئابێ هەمووی بەڕازیل بێ لە کەسی قبوڵاکەم دە تۆ هێواش قوربان جەوا بەرداخی ئاو ناخۆم زەهری مارە خۆم تۆ چاوە لەو بەشەرەیە چۆ درۆ لەگەڵەکە بە من ئەڵێ بەڕازیلم کەچی ئەرجەنتینە خۆم بە قوربانیە بم ئێوە بڕۆنە دەرەوە باش بە ساقە دەبم مەگەر نەی بوو ئێرە هەی کەزاب درۆزن ئەوە چێکە لێرە ئەوە چییە؟ ئەوە چییە؟ داخی دۆڕانی ئەرژەنتین بێنە ماڕێژی؟ تۆ قسەمەکە قەشبش تۆ یاری سوزانیت ئەزانم کێفیەری کردووی یا هەرکە بۆ ژووری کودەی ئەو بۆ معلوماتیشتان سەر و عقوبەتان حاصل کرد کار دێزەنەتن ئەو هەلێرن یان بۆ ژووری خۆتان دەی دەی باشە هەوای ڕوشیە بۆ عەمەلیاتەوە خراوە باوکڕم مەسوول شوعبەی سامی گرانە کاتەوە باش قوربان ئەم کاتە و باش بەخێر بێ بەنسبەت ئەوراقەکانە و خەریکە یەکتوە زیماوە واز لە ئەوراقەکان بێنە بۆ خۆتان خۆش بن و خوا جەزاتان باتەوە قوربانم گەورم ئێوە خۆش مناڵەکانی تۆ خۆش بێ شەڵایتە دەمە چی بکەین بەس قوربان من تەعزیەمان نەبوو تەعزیێ نەبوو ئەرجەنتینەکە و جوان ئەی چۆن ئەی هەر تۆ نەبووی مریشکی کوردی دەکرد بە ساقەی بەڕازیلی ها وەس قسە نەکەی لە خۆتەوە ئەڵەی کەناری شەنگاری تێگەیشتی قسە نەکەی نتەقنەی ئەوە لەسەرەوە ئەمرێک هاتووە لە مەسوول شوعبەیش لا ئەبرێ ئەبێ لە ماڵەوە دانیشی قوربان هەتاکەی تا مۆندیالێکی تر چاوم چاوای هەڕوان ئەی هاوان ڕێگەی بەرمای هەڵیان باشکوم دەرکای جانەکەم لا وەرە ئەوە بۆ چۆڕە فەتە حەفشەکەر سێ و سڵفێ وەڵاهی موبایلەکەم بیر سوێسێمەوە لە ماڵەوە یا دۆڕاوی سەر شۆڕە لە ڕوو نایوە نییە سەری شۆڕە احترامی خۆ بگرە کێ سەری شۆڕە بزانە ئەم شۆ ئەڵمانیا چیتان لێکە وەڵات تەپڵتان پێ لێیە هاتی تۆ دەمێ ئەڵمانیای دەمێ بەرجەنجینی تۆ کامیانی بردوو مرێ ئەڵێ نیسکی باری بۆ کەس نییە من نیسکم ئاسە بە قوربان دەبم قژن احترامی خۆ بگرە ها بە کێرە لێ برازيل ها بلا توبه 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 خواحافیزی بێ دکتۆرە گیان بەخێر بێ سەر چاو فەتاح شۆربا بۆ نێنم فەتاح گیان چاویش ناکاتەوە فەتوحی خشک و چاوی کردەوە ئۆ لەخوا بە زیابێ علی برام دەمێکە هاتووی علی چی زارام زارام دارا دارای چی زارام خۆ مەکتەب نییە
بەڵێم ژنەکە یاریەکە کێ بردێەوە؟ بخوا فەتەحتێک چووە ئەڵەمانیا بردیەوە ها بەچ دیتە؟ ئەڵمانیا الله ئەکبەر ئەڵمانیا 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 بردێەوە های کە خۆشە هەتەم ڕەتەم تەتەم ئەڵمانیا ئەڵمانیا ئەلمانیا دێ ئەلمانیا